ئەو هۆکارانەی کە ئەبن بە سەبەبی نەجات بوونت، ئەو هۆکارانەی ئەبن بە سەبەبی سەرفرازی، ئەو هۆکارانەی ئەبن بە سەبەبی سەرکەوتنت لەو ئیشەی کە ئەیکەی. ئەنجا ئەمیش لێرە خوای گەورە فەرمێ وآتەیناه تەنها بۆ ئەو من كل شيء سببا، هۆکاری سەرکەوتن لە هەموو ئیش و کارەکانە پێمان بەخشی بوو. ئەمە لەطفی خوای گەورە چەند زۆرە. بۆ سەیدنا خضر فەرمووی وآتەیناه من لەدنا علما، یەک علم. ئەمە فەرمێ وآتەیناه من كل شيء سببا. ئەم حەزارەتە ڕاقیە، خواناسی، خواپەرستی، دادپەروەری، پیشەسازی، عەدالەت، حاکمێکی گەورەی بە بەزەیی مەشغوڵ بە داعوە و جیهاد و ئیشکردن لە خزمەتی خەڵکیشە، دژ بە دەسەڵاتدارانی منحەریف بەستەمکاران، ڕزگارکاری بێدەسەڵاتە مەزلومەکە. ئەمە لوتکە حەزارەتەکە ئەمانەوە ئێمە ژەمانە بینایکن، نەگوەکو ئەمریکای تاغوت، نە پەیامی پێماوەی دیموکراسی، نەمافی مرۆڤ، دیکتاتۆریەت، ڕوتانەوەی جیهان، خەلقکردنی دیکتاتۆریەت و دانان و پاراستنیشیان وەکو سیسی و حەمەی سەلمانەوە و تاغوتانەی تر. وآتەیناه من كل شيء سببا فأتبع سببا. ئەمە نقطەیەکی جەوهەری ئەمەش لە بیناکردنی حەزارەتە، لە ئیعادەکردنەوەی دەسەڵاتی خۆمانە، لە هێنانەوەی ئیسلامەکەمان بۆ سەر حکم، لە داڕشتنەوەی زەمینەی کۆمەڵکاریمان، لە بۆچوونمان قۆناغ بە قۆناغ بۆ دروستکردنەوەی دارە ئیسلامەکە و پێکهێنانەوەی ئیدارەی ڕاشیدە، پێویستیمان بەمە هەیە فەئەتبع سەبەبا. شۆن هۆکارەکان بکەوین، مقدمە و نەتائیجە. خوای گەورە معادلەکانی ناگۆڕە بۆ هیچ کەسێ. مەلەوانی نازانیەکەویتە ناو ئاوە خنچی ئیلا بە ئەمرێکی خوای تایبەت ڕزگارت کە ئەوە شتێکی ترە وەکو سەیدنا یونس ئەکەویتە ئەگرەوە ئەسووتەی مەگەر بە قانونێ بە ئەمرێکی تایبەتی خوای پەروەردگار وەکوی سەیدنا ئیبراهیم کە ئەگرەکە نەیسووتانی یانە ڕوکوونی بەردەم و سەلامەن عەلەی ئیبراهیم. ئەمما بەگشتی ئەسبابەکانت نەگرت بێ نەتیجەکەت دەست ناکرد. تۆم حەبانە بەکار ناهێنی بە تەکید چاک نابیتەوە. تۆ ماشەڵڵا هەموو ڕۆژێ یەک دوو پاقلاوە خۆی لەگەڵ محەلەبی بە تەکید تووشی شەکرابی، زوویان درەنگ توژەبی. تۆ فڵانشت بەکاردێنی ئەوە نەتیجەی هەر شتێک بێ نەتیجەکە بە مقدمەکەتەکانەوە ڕەبتن بە هۆکارەکانەوە ڕەبت. فەئەتبع سەبەبا.